دەستەیە سەرۆکاتیا پەرلەمانی کوردستانی بەرنامەیە کارێ ڕوونشتنا ڕۆژە چوارشەمێ یا پەرلەمانی کوردستانێک و تێدەوێ باوەری بێ کابینەیە نوێ حکوومەتە هەرێمە کوردستانی وەرێدان بەڵاو کرد. لێگۆری بەرنامەیە کار ڕوونشتنا ژمارە 13 ئاسایی و ڕۆژە چوارشەمێ دەهێ هەفتێ 2019 پەرلەمان وێ تێدە بجوێ. باوەری بێ کابینەیە نوێ حکوومەتە هەرێمە کوردستانی وەرێدان و دە هەمان ڕۆژێدا مسرور بارزانی سەرۆکی حکوومەتە نوێ هەرێمە کوردستانی و وەزیرێن حکوومەتێ وێسووندا یاسایی بخۆن. بەرنامەیە کارێ ڕوونشتنا پەرلەمانی کوردستانی ڕۆژە چوارشەمە بێ بوی ئاواییە یەکەم لقەیەکی باوەریدان بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرên هەرێمە کوردستانێک و بە بریارە ژمارە هەفت یا ساڵە 2019 لە پەرلەمانی کوردستانی دەرکەتیە و بە فەرمانە ژمارە 1 یا ساڵە 2019 کۆژە سەرۆکاتی هەرێمە کوردستانی دەرکەتیە و تێدا مسرور بارزانیش بۆی پێکینانە کابینەیە نوێ حکوومەتە هەرێمە کوردستانی ئەرکدار کرد بوو. یەکەم لقێ دوێ خوێندنە ناوێ وەزیران ژالی ڕاستپێردراو ئەش بۆی پێکینانە کابینەیە نهەیە حکوومەتە هەرێمە کوردستانی لەگۆری بەرگە 4 یا مادە 56 یاسایە ژمارە 1 یا ساڵە 1992 کو هاتیە هەموارکردن و باوەریدان بە سەرۆکی حکوومەتی وەزیران ژالی پەرلەمانی کوردستانی و دووەم سوندخواردنە ڕێزدار سەرۆک و جێگرێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیرن کابینەیە نو یا وەزاری لەگۆری مادەیە 6 یاسایە ئەنجومەنی وەزیرن هەرێمە کوردستانی ژمارە 3 یا ساڵە 1992 کو هاتیە هەموارکردن. سێم خواندنە هێلێن گشتیە بەرنامەیە کابینەیە وەزاریە نەهێژ ئالیە برێز مسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرن هەرێمە کوردستانی